زۆر نیگەران بیم من بەرە خۆدا هەموو کەناڵێت کوردی بەداخەوە ئەو خۆشی و ئەو جوانی و ئەو ئارامی و ئەو ئاهەنگێت شارێت کوردستانێت تێتە گێڕان پایتەخت و هەر سێ محافەزێت دیش تێتە گێڕان یان هەموو قەزا و ناحیا تێتە گێڕان هۆکار هەبین و قارەمانی و دلێری و جوانی و پاکی و پیرۆزیە ئەو پێشمەرگە خۆشمێر و عەگیدانەیە کەچی من ڕاگەیاندنا کوردی نەدیت بێت بێشتە پێشمەرگە سەرساڵە هەنگۆ پیرۆز بیت باشە ئەو سەرساڵ و ئەو ئاهەنگ و ئەو خۆشی و ئەو جوانیە و ئەو پاراستنە و ئەو ئاڵا و ئەو سەروەریە هەموو هۆکار هەبینە ئەو قارەمان و ئەو دلێر و ئەو عەگید و ئەو خۆشمێرانە نییە باشە بە هەر ئەو پێشمەرگە نەبین دۆ و پێر مە هەمیات گوت هەمومان پێشمەرگەین ڕاگەیاندنا کوردی کانێ بە بۆ ناهێت بێشتە پێشمەرگە سەرساڵاتە پیرۆز بیت بۆ دێچیتل کافتریایەکی بێشتە ئافرەتەکە عەرەب مرۆوەکی عەرەب کل شارێکی دی کوردستانی هاتە حتا دوو پێر ئەسا نۆکەش هە ئیمانە کوردایەتی و کردبوونێ و جوانیە و پاکیە و ئاڵای کوردستانی نییە دێچیت بێشتە عیدەک مبارەک سەنە سەعیدە بەس نابێشتە پێشمەرگە سەرساڵاتە پیرۆز بیت بەداخەوە جوانیا کوردستانی هەبینا کوردستانی کوردبوون ئاڵا پیرۆزی سەروەری جوانی خرتش پارێزەری هەموو جوانی و پیرۆزیە و پاکیە و ڕێکیە و خرتشتە پێشمەرگێت قارەمانن ئەس لێرە پێش و پێشمەرگانە بەرامبەر هەموو پێشمەرگە و سەر تۆڕە کۆمەڵایەتیە فەیسبووکە خۆ بێژمە هەموو پێشمەرگێت دلێر و عەگید ئەس ئەو پۆستاڵم یاد پیە هەنگۆدا ئەس ئەو پۆستاڵم یاد پیە هەنگۆدا و بێژمە هەموو خانەوادێت سەربەرزێت شەهیدە سەرساڵە هەنگۆ پیرۆز بیت بێژمە هەموو دڵسۆزێت گەل و نیشتیمان سەرساڵە هەنگۆ پیرۆز بیت بێژمە پێشمەرگێت قارەمان دیسەش دەبێژمە سەرساڵە هەنگۆ پیرۆز بیت ئەس بەڵێنێت دەمە هەموو پێشمەرگێت قارەمان ئەس بەڵێنێت دەمە هەموو خانەوادێت سەربەرزێت شەهیدە کو چه جارە ئەو کەس نابم یەک کەسێ خانەوادێت شەهیدا و یەک پێشمەرگە ڕۆژێک ڕۆژات دلێول من زویر بیت بەڵێن بیت ئەمن پێش هەڵبژاردنێ چار وعد چار بەڵێن مددانە هەر کەسێکی کو ئەس چۆن بۆ ئەوەی دەنگی خۆ بدەتە من کو ببمە پەرلەمانتار ئەس ئەمت گوت یەک ئەس درۆیت گە کەس ناکەم دوو